هەرگیز گۆشتی سوور و سپی نەدەخوارد. باوەڕی بە خواردنەوەی چاوقاوە نەبوو جگە لە قەنداق لە هەر ماڵێک خۆی شۆر دەبا نەیاندێش جلە کۆنەکانی لەبەر بکاتەوە تازەترین جلی ماڵەکەیان پێشکەش دەکرد. هێندە بڕوای بە کورد و هەرگیز بڕوای نەدەکرد ڕۆژێ لە ڕۆژان کوردێک دەستی بچێتە خوێنی جگە لە ئازایەتەکەی بەڕەوشبەرزی و دیندارەکەی لەناو خەڵکیدا دەناسرایەوە. ئەمانە ئەو تایبەتمەندیانەی مامەڕیشەن کە هاوسەنگەرەکەی بە ناوی هاوڕێکرێکار بۆ تیواری ئاشکراکردن. تەنها هەرخۆم بوو جاش و جێش بۆم دەرەچوو کۆپتەر بۆم دەرەچوو ویان دەزانی نیان دەزانی من پێشمەرگەیەکم ویان دەزانی من تقریبا دەور 50 پێشمەرگەم لەگەڵدای. نەجمەدیش کوڕڕە و بزەنگەنە ناسراو بە مامەڕیشە یەکێکە لە فەرماندە و پێشمەرگەکانی سەدەی 20 شۆڕشی باشووری کوردستان ئاوبانگی سنوورەکانی کوردستانی بڕی و زۆرێک لە شۆڕژێڕەکانی ئەو ساویان ناسیوە. ساڵی 1953 لە گوندی تاڵەبانی قەزای چەمچەماڵ ناوچەی گەرمیان لە بنەماڵەیەکی جوتیاری کورپەروەر هاتۆتە دنیاوە. لەبەر هەژاری و دەستکوردی بنەماڵەکەی خوێندنی بۆ تەواو نەکراوە و ساڵی 1970 کە ڕژێم شاڵاوی تعریب و ڕاگواستنی لە کوردستاندا گەیاندە ترسناکترین ئاست کارەساتی گوندە کاولکرا و جوتیارە ڕاگوازراوەکان مامەڕیشەی وا لێکرد چەکی پێشمەرگایەتی لە شۆڕشی نوێدا بکاتە شانی و ببێتە پێشمەرگە. سەرەتا لەبەر ئەوەی باوەڕیان پێ نەکرد لە پێشمەرگایەتی وەرنەگیرا و سزا درراوە. ئێتر خۆی بەتەنها و بە چەکی خۆی گوند بە گونگەڕاوە پرۆپاگەندەی بۆ پێشمەرگای کردووە. هەر ئەم هەڵوێستە ژوای لێ کردووە کە لە پێشمەرگایەتی وەربگیرێت و پەیوەندی کردووە بە هەرێمی پێنجی قەرداغەوە. لەبەر ئەوەی شۆڕشی ئەو ساڵە سەر دەستی یەکێتی هەڵگیرسایەوە بەرپا بوو بۆیە مامەڕیشە پەیوەندی کرد بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەگەڵ دەستپێکی وەک پێشمەرگەیەک لە ناوچەکانی هەمەوەند جەباری و قادرکەرم و دەوروبەری شاری کەرکووک بەوەی چاونەترسی و ئازایەتیەوە لەنێو پێشمەرگەکان دەدرێوشێتەوە و ساڵی 1970 لە کەرتی چواری بازیان درێژەی بە خەباتی پێشمەرگایەتیدا. دواتریش دەکرێتە فەرماندەی کەرتی جواری جەباری. مامەڕیشە لە گرتە ڤیدۆیەکدا لە ناوچەی تووژەڵا لە ساڵی 1982 دەڵێت بەشداریم لە 101 شەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە. لە ماوەی شەڕەکانیدا 4 جار بریندار کراوە. هەروەها لە ڕقی کارەکانی باوشی دەگیرێت و بێسەر و شوێن دەکرێت و دواتر دەردەکەوێت کە بە زیندوی خستویانەتە بیرێکەوە. لە سەروبەندی ئاگربەستی نێوان بەرەی شۆڕش و حکوومەتی عێراق 14 جاش لە ڕۆژی 24 کانونی دووەمی ساڵی 1985 پەیوەندی بە مامەڕیشەوە دەکەن و دەڵێن دەیانەوێت بێنە ناو هێزەکانی پێشمەرگا. هاوڕێکرێکار هاوسەنگەری مامەڕیشە دەڵێت ڕیشە هێندە بڕوای بە کورد و خەڵکەکەی هەبوو پێی وا بووە هەموو کوردێک فریشتەیە هەرگیز کورد خیانەتی لێ ناکات. دواتر دەردەکەوێت فێڵە و لە پیلانێکی خافڵگیرانەدا لە ڕێگای نێوان گوندی خاڵەبازیانی و گوندی کەوڵەی شارەدەی لەیلان لە پارێزگای کەرکووک لەگەڵ دوو پێشمەرگەی دیکەدا بە ناوەکانی سەردار و موحسین شەهید دەکرێت.